پێم ناخۆشە بەرشۆنە بدۆڕێتن بەڵام بەو شێوازەش نیمە مەسەلەن دڵی خەڵکی عاجز بکەیت دێژبینی منەوەیە ئەگەر بێت و بەس ئەو دویانەیە نەبوونە مەسەلەن ئەوڕۆ بۆ نمونە ئۆسەسۆنە و بەرشۆنە بۆیە یا مەسەلەن خیتافی و بەرشۆنە بە پێم وا بێت ینی ئەو هەیبەتەی نەدەبێت بۆ تامەی نەدەبێت یاریکە بە لەبەرەوەی کلاسیکۆیە هەردووچان ئەتاوەکو ئەگەر نەتائیجەکەش حەسم بوو بێتن لەبەرەوەی کلاسیکۆیە بەڕۆحێتێکی کە تۆپانە دەکەن هەردوو لایەن ئەو قەناعەتی منە بەخۆی ئەوانە زیاتر گەنجەکان ئەو شتانیان بەڵێن سەو مناقەشات و ئەو بەڵێن تۆزێک ینی بە متەحەمەسترن لەمە ئەوان زیاتر جەماعەتی ڕیامەدی هەیەانوو دەگەوێت و ڕیامەدی دەوگەمێ باتەوە لەلای ئێمە وەکو وایە کاسەکەی بێت و بە جەماعەتی بەرشۆنەژ هەیەانون وەڵا تازە کاسەکە کۆتایی پێهاتەوە منیش لەگەڵ کاک بەشدار برای بەڕێزم محاوەڵەمان دەکرد ینی تۆزێ وەسعەکە هادێکەکەینەوە لەگەر ئەو بچوونەی نی کە بردنەوەی کلاسیکۆ تامی نازناوی هەیە بە قورعان نازناو خۆی نازناوە بەس ئەگەر بێت و بڵێن بباتەوە خۆشترە مەسەخۆ هەر کاتێک هەستەکە لە تێنس لە تائیرە لە شەترەنج کاتێک کە ئەڵێن کلاسیکۆ مەلام عوێنی بەرشلۆنە و ڕیامەدید دائیمەن مشجعەکانی ڕیال حەزیانی ڕیال ببنەوە بەرشلۆنە حەزی لێ بەرشلۆنەوە تەواو گەمەکە ینی فەرقی هەیە لەگەڵ هەموو گەمەکانی دیکە پێم ناخۆشە بەرشلۆنە بدۆڕێتن بەڵام بەو شێوازەش نیمە مەسەلەن دڵی خەڵکی عاجز بکەین یان قەت لەگەڵ ئەوەش نیم هیچ کەسێک دڵی خەڵکی عاجزکایان جمهوری دڵی هەندێکی ڕیامەدی عاجزکایان قسەی بکات یان مەسەلەن ئینفعال بکاتنەوە من لەگەڵ ئەو شتانەی بەڵام وەکو حەزیش حەزم لێ بەرشلۆنە بباتەوە